پاش هاتنەکەی سەرۆک حکوومەت هەرێمی کوردستان لە بۆ سەرزەویەکان شتی ئاسارۆکان بەڵێنی بۆ خەرکەیدا کەوا خدمات و ڕێپێدان لە بۆ خەرکەی بکرێتن ئێستاکە لە هەشتی ئاسارۆکان تەنها جۆ سادە شێستی کرایە ئەوەش هیچ ئیسفادەی لە بۆ خەرکەی نییە ئیسفادە هەیە بە زفادی لە بۆ من نییە دۆ لەبەرەوەی ئەو ئاردانە هیچیان فەتح نەکراینە ئاوی لۆ نەچووە کارەبای لۆ نەچووە ڕێپێدان 125 نییە تەنها ئەو دۆ شێستە کرایە تقریبا ئەوە 6 مان شەکە ڕاجیدا هیچ هەست و خستە نییە دەچی ئێوە ڕۆژە چوینەکردم بدیر بەڵی هەولێر دەرێ ئێمە هیچ شتێکمان هیچ شتان لۆ ناکەین ئایا ئێمە دەرێن وعدەکەی سەرۆک حکوومەت هەرێمی کوردستان چی بەسەر هات ئایا ئەوانە وعدەکەی سەرۆک حکوومەت جێبەجێ ناکەن دڵنیاشم وعدەکەی سەرۆک حکوومەت جێبەجێ ناکەن داواکاری ئێمە کە ڕێپێدانی 125 مەتریا زیاتر لە 5000 قەتعا دەمانەوە ڕێپێدانی 125 لۆ بیتەوە هەشتی ئازارۆکان تقریبا 17000 قەتعەیە تێدەگێت تا ئێستا خزمەتگوزاری لۆ نەچووە یەک زۆر سایدیان بردیە بەناو شێستەکەیان نە ئاو نە کارەبا تێدەگەی نە ڕەسیڤەک نە فەرعی کۆرانەکان هیچ شتێکیان تا ئێستا نەکردیە داوا دەکەین لە سەرۆکی حکوومەت ڕێپێدانی 125 مان لۆ بکاتەوە خزمەتگوزاریشمان لۆ بینە سەعات دەکەن داواکاری ئێمە هەمیشە دووبارەیە جاری یەکەم و دووەم و سێوە بە خۆتان دەزانن زۆرە یعنی داواکاریمان لە جەنابی سەرۆکی بەڵێنی دابا بەڵێنەکەی یعنی لە غەیری بی ئەگەر ئەو مەبەستی بی بە خلاری یەک هەفتەی هەموو شتێک جێبەجێ دەبی یعنی بەگلەی ڕووی گلەیمان تەنها لە سەرۆکی حکوومەت چکە ئەوانی کە هیچیان پێ ناکرێت ئەوەی پێ دەکرێت سەرۆکی حکوومەت بڕیار دەدا تەنفیز دەکرێت ئەکەیت پێی دەکرێت بەوی دەکرێت بەڵام زۆر شتەکانمان زۆر دووبارەیە بابێ ئەو بەڵێنەی ینی خزمەتگوزاریش سەرەتایی بەسیط داوا دەکەین فەڵکی کۆڵانەکانە ئەو بیرانێکە لێداون بە ئیش بکەون ئەو کارەبایە یعنی شتێکی ئەوەندە زەحمەت نییە کە نەکرێت یعنی خەڵک لەو چۆلەوانی بەبێ ئەو شتانە چۆن دەتوانێت بژی ناتوانێت بژی